کەرکوچمان سەرەتا خۆڵ دەین لە حاجی و سووی ئەو خۆڵە دێت ئێرە مەسافەتی لێرە دەمینێتەوە پاشان لە کەسارە دەدرێتن ئەو خۆڵەکە دێت ئێرە بەکارەوەی نایە ئیش بکرێتن چکات کە خۆڵەکە گەورەیە دەبی ورد کرێت ورد نەکرێت هەتا ورد دەکرێت ئەزە ئیشی پێ دەکرێتن ئەو خۆڵی ئەو منتیقەی کە حاجی و سووە لە هەموو فەحسە جیۆلۆجیەکان دەرچووە لۆ کەرکوچی مادەش ئاسنی زیاترە بەقووەترە لۆ بینای لە بە هەندێک لەوێندە خۆری خۆشمان هەیە لە هەولێرێ بەس بەکەرێک نایی ئەو منتیقەی مادەی ئاسنی زیاترە و لە فەحسی جیۆلۆجی مەزبووتر دەرچووە لۆ کەرکوچ بەقووەتر دەبیتن ئەو خۆرەمان هینا لەوێندە خەزممان کرد چکە ئەو مەسافە کە مەجالمان هەیە بە هاوینان زیاتر خۆڵ دێتن خەزن دەکرێتن لەبەر فەسلی بارانی ناتوانین خۆڵەکە بینین مەرحەلەیەندە کە خەزن کرا دێلێرە لە سیلۆی دەکرێتن ئەو سیلۆیە تێی دەکرێتن ئەو خۆرە دەستە ژۆرێ ئەزە مەرحەلەکان تر هیچێنتر لەبەر ئەوەی خۆڵی کوردستان خۆڵی شاری هەولێرێ تایبەتمەندیەکی هەیە خێ و شتی زۆر کەمە نسبەی خێی زۆر کەمە گەچی زۆر کەمە ئێستاکە خواست حتە لە بەغدایە لە شارەکانی جنوب ئەمە مەسەلەن ڕۆژانە مشتریمان هەیە لە بەغدای مەسەلەن هەتا تقریبا نەجەف و کەربەلا و ئەوانەش دەڕواتە کوتیشمان هەیە بازارمان لەو شارانەش پەیدا بووە بە ئەوکمی ئەوەی کوالێتی کەرپوچەکەی مە زۆر باشترە لەوانەی کە لە بەغدا و لە جنوبین تاز دەکرێت بە ئەوکمی ئەوەی کە خێشی کەمە ئەوە یەک لە سپەتە چاکەکانە لە خۆڵی کوردستاندا هەیە. مەرحەلێک کە لەسەر تاوامان کرد لە سیلۆمان کرد پاشان بێتە خوارد لەسەر ئەو قایشەی دەڕواتن مەرحەلەشکەمان هەیە لە ژۆرە شکاندن مەرحەلەی ئێرەمان زۆر بەبەڵتیئی دێتە سە قایشەکەی بە حکمەوە گە بە سەریعی بێتن لە ژۆرێ ئیش ناکەمە کاینەکان دەگیرێتن دەی بە مەرحەلەی بە کەمی بێتە خوارە کەم بڕواتن نابی تەڕیش بیتن ئەو بەردانێک کە تەڕە کە بە حالەتی کە بارانە تەڕە دەی بژار بکرێتن نێهلی بڕواتن ئەگەنا لە ژۆری مشکلەمان لۆ دروست دەکاتن. مەرحەلەی کە هاتە ژۆرە سێ تاحونەمان هەیە لەو تاحونانە بە مەرحەلە دەڕواتن مەرحەلەی یەکەم 15 ملیمەکە دوای دەبێتە 10 ملیم دوای دەبێتە 2 ملیم لەو 2 ملیمە دەڕواتن ئەو خۆرانە ورد دەکاتن دوایە بەناو مەخلوطیدا دەڕواتن ئەو مەخلوطە ئاوی لێ داتن و خۆر و ئاوەکەی لێک دەداتون دەیباتە دەر لە دەر لە خەزنی دادنێ. ڕۆژانە تاقی 1000 تەنمان هەیە بیشتین بە 24 سعاتی لۆ ئیشپێکردنی خۆشمان ڕۆژی 350 تا 400 تەنمان ئیش پێ لۆ کەرپوچی بەس زیادەکە دەمینێتەوە لە بەوەی خەزن دەکرێتن ئەو کاتێک کە بارانە ناتانی ئیش بکەین یا وەختی عەتەڵمان هەیە ئەو کاتی کە خەزنمان کرێ ئیشی پێ دەکەینەوە.
ئێستا حالیان لە مەرحەلەی یەکەم بەرەو کۆتایی هاتین خلاص بوو کە خۆرەکە لەوێندا بە هەموو مەرحەلەکان ڕۆژ هاتێرە لێرە خۆرەکە شکایەک بوویتە جایز بۆ لەوەی کە کەرپوچی پێ دروستکەیت ئەو کاتێک کە ئیشمان پێبیتن کە دەڕوا لە مەرحەلەی دووەم دەیکەینەیش ئەگەکە و کاتێک کە خەزنەکەمان هەیە زۆرە دەیبێن لەوێندەر خەزنی دەکەین خەزن دەکەین لەو کاتێک کە عاتڵی نویان ئەو کاتێک کە بارانە ناتان ئیش بکەین. ئێستا سەرەتای بەشی دووەممان دەستی پێکرد بەشی دووەم کە خۆرەکە لە سیلۆی دەکرێتن دێتە سەقایشی لە سەقایشی دێتە ناو مەخلوتی لە ناو مەخلوتی ئاوەکی زیادی لێ درێتن بخۆی خۆرەکە لەسەر بەشی یەکەم کە دێتن هەر ڕتوبەتی هەیە بەس لە بەشی دووەم کە تێ دەسە ژۆرێ دەبی ئاوەکی زیادی لێ بدرێ ڕتوبەتێکی زۆری لێ بدرێ هەتا لە مەرحەلەی دووەم کە لە ژۆرێ خەزن دەکرێت خۆرە ئەو ڕتوبەتە و ئاوە لە ناوێتی وشکاتێک لە ناوی ماهەتا هەمووی وشکاتەکەی تەرەکاتن تەڕاتەکە زیاد لە پێویست بڵاویتەوە لە ناو خۆڵەکەی چکە خۆڵەکە ئەگەر چەند تەڕبی لە ژۆرە لە مەرحەلەی کۆتایە کە دەبیتە کەرپوچەکە جوانتر و سالمتر و مەزبوطتر دەدەستن. لە شاری هەولێرێ پێشی هەشتایەکان و ئەوانە هەر کەرپوز بوو ئێستاش ئەگەر ئەو خانیە کەونانە تەمەشا بکەین کە لە گەڕەکە کەونەکان دروستکرای هەمووی کەرپوچە پاشان لە هەشتایەکان تۆزە کەرپوچ گەڕاوە پاش لەبەرەوەی قەتای خاص ئیش خەڵکی ئەهلی ناتە ناویشەکەی معمەلی زەخمدا بنێ و ئینتاجەکەی زیاد بکە هێواش خواست خانی دروستکردن زیاد بوو کە زیاد بوو کەرپوز نەیتوانی ئەو بۆشایی پڕکاتەوە کە نەیتوانی پڕیکاتەوە چاتە پێش بلۆکاتە پێش بلۆکەکە ئەوە چەند ساڵەکە بەردەوامە بابرین لە 1970 بەردەوام بلۆک لە بازاڕی دایمەن خەڵک ئیسپادەی لێ دەکە و خانی پێدەکا بە غیابی کەرپوچی بووە لەبەرەوەی کە کەرپوز لە بازاڕی نەبووە بەڵام ئێستاکەەوە چەند ساڵەکە فەرقی کردێ وەرە و خەڵکەکە بە تەواوی چوویتە سەر بلۆشی بەژێ ئێستا ئەمە مەسەرەن لەبەرەوەی بە ئەوکمی ئەوەی کە 15 ساڵە لێرە ئیش دەکەین دەزانین مەسەن ساڵ بە ساڵ خواستەکان زیاتر دەبێت ئێستا مەسەن لە بۆ نمونە ئەو خانیانەی کە بابرین لە 150 متر بەسەرێنە لەبەرەوەی کابرا مەسەن ئیمکانیەتەکەی باشترە هەمووی دێتە ئاتە سەر کەرپوچی ئەوجە بگرە لە بۆ 300 متری و 600 متری و ئەو باغانی کە دروست دەکرێت پێی دەرێن vێر لە vێر لی لە ناو دەکە خەڵک زیاتر بە کەرپوچی دەیکا لە بەرگەرما و ساردی و لە بەڕوتوبە و لە بەرەو شتانە.
لە پاشەوەی لە مەرحەلەی دووەم تەواو بنهاتنە سەر مەرحەلەی سێم. مەرحەلەی سێم عەمباری خۆرەکەمان هینا لە ژۆرێ خەزممان کرد بە ماوەی 48 سەعات هەتا 6 سەعاتی دەمینێت لە عەمباری خۆری هەتا ئەو ڕوتوبەتێکە دایکمانێ بە زیاد ڕوتوبەتەکە تاو گەشەی بکزێنی لە هەموو ناو خۆڵەکە تاو حازر بێ بۆ بەرهەمێنانی خشتی هونەریمان ئێستاکە. ئێستا دەست پێ دەکەین بە بەشی سێمی خشتی هونەری. کە لە مەرحەلەی سێم دەستمان پێ کرد خۆرەکە دێتە ژۆرە لە وارسی دێتن پاشان دێتە سەر پرێسی دوارێتە سەر مەخەسی دەڕوالۆ خوشکردنەوەی تاقای ڕۆژانەمان ئێستا ئینتاجی ڕۆژانەمان 350 تەنە تا 300 تەنی خۆر ئینتاج دەکەین. تاقەتی ڕۆژانەشمان کە بازارمان باش بکەن هەتا 800 تەنی تاقەتمان هەیە. ڕۆژانە 800 تەنی ئینتاج بکەین. ئەمە ئێستا کە مەرحەلەی بڕینەوە تاو دەبیتن
دەچی لەو وشکردنەوەی لە وشکردنەوەی ئەو مەرحەلەی ئینتاج ڕۆژانەمان کە 300-350 تەن ڕۆژانەکە ئینتاج دەکرێتن بە ماوەی 24 ساعتی لە ناو وشکردنەوەی دەمینێتەوە پاشان لە وشکردنەوەی دەڕوا لۆ کوورەی لە ناو کوورەی عینە لەوێندەریش 24 ساعت دەمینێتەوە ئەو ئینتازەکە ڕۆژانە بڕای لەوێندەری تازەکە دێت دەرێ هەتا 900 دەرەجە دەستێتن گەرمیەکەی پاشان کە خلاصبی لە کوورەی دێت دەرێ بار دەکرێت لەسە بازاڕی سوودەکانی کەرپوت ئەوەلەن مەسەن ڕوتوبەی نەقل ناکە بابرین ئاوی کەم هەردەمژی ئاوی ڕناچێشی بلۆک وەکو بابرین کو مادەی سپەنجی زیاترە عەزی لە ئاوی دەمژیتن کەرپوت ئەوەی نییە ئەوە یەک لە سفەتە زۆر چاکەکانی لە بۆ گەرما و سەرمەر زۆر چاکە لە بۆ تەقینی زۆر چاکە مەسەنەت و خانێک بە کەرپوتی دروستی کە لەوانەیە 100 ساڵ تێیدا بژی زۆر ئەتیادیە. نرخی کەرپوت ئەمە پێشتر باڵێن پێشی ئەو وەزعوای لێبێ و اقتصاد وشتەوای لێبێتن 1000 کەرپوتمان بە 200 دلاری دەفرۆشت 210 دلار بوو یعنی هەر لە بۆ یەک دانەی 21 سنت 20 سنت دەمان فرۆشت ئێستاکە بە ئەوکمی ئەوەی ئەمە زۆر دامان بەزاندیە بەڕاستی ئەمە ڕاز دەکەین ئیش بکەین و مەسەرەن ئەو کارمەندایانەی لەلامانن ئێستا دەتانین برین یعنی خێرەی وامان نەمایە لەبەرەوەی مەسەن وەزعەکە خەڵکەکە تۆزێک تاسیری دەکرد لە اقتصاد و ئەو نەبوونیە ئێمە ئێستاکە بە 100,000 هەر خشتێک بە تقریبا 12 سنت لە بۆ 13 سنتی دەیفرۆشین و ئەماگەر مەسەن ئێمە نەفت زۆر لە ئیشەکەیمە دەوری هەیە ئەگەر حکومەت بتوانانی هاوکاریمان بکەم مەسەلەن مانگانە لە هەموو عێراقی ژوایە هەموو معاملەکانی عێراق و جنوب بگرێت لە کەرکووشێڕا هەمووی داعم دەکرێن حکومەت مانگانە بەشە نەفتی خۆیان دەداتێ بە سعرەکی داعم کرا و مەسەن بە سعرەکی ئارزان تقریبا 140 سعری ئێمێ ئەمە لەبەرەوەی بەڕاستی زۆر دەستکراوە نینە لەبەرەوەی مەسەن زۆر جادەبینی بە خۆشمان تووشی زەرەر دەبین زۆری ئەو نەفتەی لە بازاڕی دەیکڕین نەفتەکە خراپە کە دێ لێرە مەسەرەن ئیشی پێ دەکەین تووشی زەرریشمان دەکا ئیشەکانمان تێکدەدا ئەزیەتمان دەدا بەڕاستی ئەمە ئەگەر ئەوە بکرێت مەسەرەن دەتوانین زۆر زیاتر پەرەبەیشەکانمان بدەین وە لە زیاتی شەفتەکی سێ شەفدیش بکەین وە سعرەکە دەتوانین مەسەن هەر لەو قیاسەی بیێلینەوە هەتا مەسەرەن خەڵکی بە حکمی هەرزانی مەسەن خەڵکەکە تا جارێککە دەگەڕێتەوە سەر کەرپوت و بتانی ئیسپادە لە خان و پێ دروستکا و ئەوانە ئیسپادەی لێ بکاتن. ئێستا لە قۆناغی کۆتاییە کەرپوتەکانمان لە کوورەی سوپایە ڕەنج و تەبیعی خۆی وەگرتیە خوشکاتێکی تاوی وەگرتیە دەوەستێت لە کۆتایی کە لە کوورەی دێت دەری دەڕواتە بازاڕی
ئێمە ئێستا کە تقریبن ئێمە یەک شەفت هەر سعات تقریبن کار دەکەین نزیکەی 50 کارمەندمان هەیە ئێمە لەبەر ئەوەی وەکو باسم کرد یعنی ئیشەکان بەڕاستی لەبەر نەبوونی ئەو نەفتەی لۆمە زۆر زەحمەت بووە لەبەر ئەوەی مەسەن هەرچەند جاری کە نەفتەکە دەبینی گۆڕانکاری بەسەردادێ ئەمە لە بازاری دەیکڕین مەسەلەن بەنەو ئەشی باش دەیکڕین دێتە ئێرە زۆر جار مەسەلەن پیسی ناو نەفتەکەی ئێمە ناتوانین ئەو پیسیانە مەسەن تەشخیص بکەین و ئەوانە تووشی زەرەر و تووشی ئەوەمان دەکات ئەمە گەر مەسەن ئەو نقطەیە حکومەت بتوانانی مەسەن یارمەتیمان بدا ئەگەر کرا ئەمەش دەتوانین مەسەن ئینتاجەکانمان ئەو وەختی زیاتر بکەین ئێستامە تقریبان ڕۆژی ئینتاجمان 24 ساعت 300 تەنە ئەگەر وای لێبێ مەسەن ئەمە بێک شەفتی ئەوەندە ئیش دەکەن دەتانە تا 800 تەن و 900 تەن و ئەوانەش بڕۆین لە ڕۆژەکیدا مەسەلەن ئەمە مەسەن ئەو کارمەندانەی کە ئێستا هیتمان ئەو سیارانەی کە لەلامان ئیش دەکەن نەقل دەکەن بابرێن ئەو کردچەی نەقل دەکەن خۆڵمان لە بۆ دەینن ئەو کاتی ئەوانە هەمووی تقریبان دەبتەوە مزعف و دەبتەوە 3 قات زائیدەن لەبەرەوە ئێمە دەیکەینە 24 ساعت ئێستا ئەمە برین بازارمان نەبی وەکو بازارمان هەیە بەڵام ئەگەر ئەو یارمەتیە بتوانانی ئەو مەسەن حکومەت دەستمان لە بۆ درێژ بکاتن ئەمەش دەتوانین زیاتر پەرە بە ئیشەکانی خۆمان بدەین